کاکە ئەوەڵەن دەستخۆشی لە ئێوە کەن ئێوەش هاتنە هەموو ساڵدێن ئەم تشتا لەگەرمانە بین ئێمە هەموو شەو پێش پاشە و سعاتێ دەرەچن بۆ خۆمان ئەم خەڵکە هەڵەسێنن بە دەفعەلەم ئەمە تشتێک کۆنا خۆمان فێربوونە مناڵی لە مناڵیەوە فێربوونە مناڵنشمان فێر بووە الحەمدولە من کوورەکانم لەگەرمە ئەمانەش فێربوونە ئەو تشتا جاران موبایل نەبوو ئێستا الحەمدولە موبایلشەیە بەس ئێمە ئەم تشتا تەرک ناکەن لەبەرەوە ئەم ئیشە ئەجری هەیە ئەم منتیقەیش خاستن ئەم منتیقەیە منتیقەی پریادی ئەم تشتە بەردەوامە الحەمدولە پێش پاشە و دەستخۆشی هەکەن خەڵکەکە دەرەچێت دەستخۆشی ڕەحمەت هەنێرە بۆ دایک باوکمان انشاءڵڵا واللهی من بیرەکەم 35 ساڵ 40 ساڵە من مناڵ بووم لەگەر ئەو بەقەدەر ئەو مناڵانە الحەمدولە ئەو تشتە هەبوو جارانش ماملەتیف خوا عافیکە ماملەتیف هەبوو ئەوە بەس تەپلی هەبوو پیاوە بە تەمەم بوو دوای خەلیفە نەجدەد هەبوو خوا عافیان کە ئەوانە ئینشاءڵڵا ئێمەش لەوانە فێر بوون ئەم ئیشتە دەچون الحەمدولە عینەن ئەم منتیقەیە خاتن کۆنە ئەم منتیقەیە تەرک ناکە ئەو تشتە ئینشاءڵڵا بەردەوامن هەمووی حتا عمرمان ماوە بەردەوام نەمیشە وەسیەتمان ئەوەیە خەڵکەکە دەستخۆشیەکە و مناڵەکانمان هەمووی فێر بوونە ئێمەش ئەگەر دەرنەچن مناڵەکەمان پێش ئێمە دەرەچێ ئەم تشتە تەرک ناکەن ئینشاءڵڵا والله تقریبا ئێمە دەستمان کردووە لە نەوەتەکان ئەو تشتا لە ئێمە تقریبا خۆمان مناڵمان دەستمان کردو حتا ئێستا ئەم عالەمە زۆر مرتاحە ڕەحمەتە نێرن بۆمان بێ پارە بۆ خوا ئەو تشتاکەین والله هەر دەفەکە لێ دێن جاران موبایل نەبوو عالەم ئەما لە خەو ئینجا ئێمە بە دەف و تەپڵەکەوە ئەم عالەمە ئەمانە بەشەو تقریبا ئێمە لەم ڕێگایەن 35 ساڵە الحەمدولە و شکر ئارەوەڵە دڵخۆشین ئارەوەڵە ڕەحمەتە نێرێن ئەڵێن دەستان خۆش بێ ڕەحمەت لە دایکتان باوکتان جارانش وەک لە پێش ئێمە خەلیفە نەجدەد دەبوو خوا عافیکە لەگەر خەلیفە لەتیف لەگەر ئەوانە ئێمە لە دوای ئەوان حتا ئێستەمەوە تقریبا بەڵێ تقریبا 45 ساڵ داوامەکەمە ئەو تشتە